بلو الروسات هاتوم لدور يا رسول أي حبيبم منبعي نور يا رسول. لە گۆشەیەکی ئەم شارەوە لەژێر ڕەحمەتی دڵۆپەکانی بارانی بەهار کۆمەڵێک گەنج لەژێر ناونیشانێک کۆبوونەتەوە تا پێکەوە یادێک بۆ سەردار و نازداری مرۆڤایەتی ساز بکەن، یادێک دڵ و دەروون بە خۆشەویستی نازداریان جۆش بکەن. پێغەمبەری خوددا لێرە نییە، بەڵام هەمە حوێچێتە مەدینە و ئەفەرمێ بە نووری عەکسی پێغەمبەر هێندە منعەکیس بووبوون، غەریبی تازە هاتوو دەیوت ئەم پێغەمبەرستانە. خوددا هەر معجزەی لایق بە هەر پێغەمبەرێ دیوە، هەموو ئەو معجزاتەی داوە بەم سەرداری هەمووانە. هێشتا کۆمەڵێک کەس هەن لەم دنیای مادیگەراییەدا ئەیانەوێ ڕەفتارەکانیان پێغەمبەر ئاسایانە بێت. لێرە خۆشەویستی بۆ خۆشەویستی خوددا لە چاوەکان دەبارێ، ئەمانە سەرتاپا بیر لە خۆشەویستیان دەکەنەوە، بە ڕۆح چوونەتەوە شوێن پێیەکانی و سۆز و ڕەحمەتی ئەو دەچنەوە و ڕۆحی سەرگەردان لە فەراغی ئەو پڕ دەکەنەوە. دڵ و چاو و مێشک و جەستە و دەروون چووەتەوە خزمەتی فەخری جیهانیان تا لەوێوە دەستی نزای لێخۆشبوون لە خوددا بەرزکەنەوە و پاکی دڵ و دەروون بە خۆشەویستی نازدار و لێخۆشبوونی خوددا بەدەست بێنن. لە سلێمانیەوە ئەمانە نیشتیمانی غەریبیان کردووەتەوە پێغەمبەرستان، سڵاوی نیشتیمانێکی بێناسکرا و دەبەنەوە لای نازداری جیهانیان. لێرەوە دەیانەوێت لەگەڵ ڕژانی فرمێسکی خۆشەویستیان بۆ نازداری مرۆڤایەتی پەنای لێخۆشبوون و سۆزی خودایی بۆ یازدانی بێ هاوتا بەرز بکەنەوە تا بەڵکو تینوێتیان لەم غەریبستانەدا بشکێت و ئاسوودەیی دڵ و دەروون و ڕۆح بەدەست بێنن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.